پەتای کۆرۆنا لە دەرکەوتنیەوە تا ئێستا کاریگەریەکانی بەسەر وڵاتان و ژێرخانی ئابووریان و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری تیایاندا دەرکەوتووە. بەڵام دیارە دۆخەکە بەوەندەوە نەوەستاوە و ناژوەستێ و ئەوەی کە زیاتر لە هەمووان فشاری لەسەر دروست بووە هەژارانن. نەک تەنها لە ڕووی درەنگ دەستکەوتنی چارەسەرەوە بەڵکو لە ڕووی داهات و بەڕێوەچوونی ژیانیانەوە. بەپێی راپۆرتێک کە ڕۆژی هەینی بڵاو کراوەتەوە پەتای ڤایرۆسی کۆرۆنا نزیکەی 400 ملیۆن کەسی دیکەی بەرەو هەژاری قورس بردووە. بەمەش ئاماری ئەو کەسانی لە دۆخی هەژاری تووندا دەژین بۆ زیاتر لە 1 ملیار و 100 ملیۆن کەس بەرز بووەتەوە. پەیمانگای جیهانی توێژینەوەی ئابووری گەشەپێدانی سەر بەنەتەوە یەکگرتووەکان لە نوێترین راپۆرتیدا ڕایگەاند لێکەوتە ئابووریەکانی ڤایرۆسی کۆرۆنا 395 ملیۆن کەسی دیکەشی بەرەو هەژاری توند دەبات. بەپێی راپۆرتەکە کە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردوێتەوە کۆی گشتی ژمارەی ئەو کەسانی ڕۆژانە لەسەر $1.09 یان کەمتر دەژین لەسەر ئاستی جیهان بۆ زیاتر لە 1 ملیار کەس زیاد دەکات. هەر لەو ڕۆ راپۆرتەکەی پەیمانگای جیهانی توێژینەوەی ئابووری گەشەپێدانی سەر بەنەتەوە گرتوەکان ژمارەیەک ئەگەری پێشکەش کردووە کە لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە بۆ دیاریکردنی ئاستی هەژاری لە بەرچاو گیراوە کە خوارترینیان هەژاری توندە کە داهاتی ڕۆژانە بە $1.9 دیاری دەکرێت و بەرزترینیشان ئەو کەسانن ڕۆژانە لانی کەم $5.5 دەست دەکەوێت. بەپێی راپۆرتەکەی نەتەوەی گرتووەکان لە خراپترین سیناریۆدا ئەگەر لە 120 داهات و توانای بەکاربردنی تاک دا ببەزێت ژمارەی ئەو کەسانی لەسەر ئاستی جیهان لە دۆخی هەژاری تووندا دەژین بۆ 1.12 ملیار کەس بەرز دەبێتەوە. لەو بارەوە ئاندی سومنەر یەکێک لە بەشداربوانی داڕشتنی راپۆرتەکە دەڵێ ئەگەر حکومەتەکان هەوڵی خێرا نەخەنە گەڕ بۆ قەرەبووی داهاتی ڕۆژانەی هەژاران ئاسۆی ڕزگاربوونی ئەو کەسانە لەسەر ئاستی جیهان تاریک و ناڕوونتر دەبێت و لە ئەنجامیشدا هەوڵەکانی بەرگرتن لە هەژاری 20 بۆ 30 ساڵ بەرەو دواوە دەگەڕێتەوە و ئامانجەکانی نەتەوەی گرتوەکان بۆ کۆتایی پێهێنان بە هەژاری وەک خەیاڵی لێدێت. توێژەرەوانی زانکۆی کینگز کۆڵێج لەندەن و زانکۆی نیشتیمانی ئوسترالیاش دەڵێن هەژاری بە پەیدابەشبوونی جوگرافی دەگۆڕێت. لە ئێستادا ناوچەیە کە مەترسی کەوتنە نێو هەژاری توندی لێ دەکرێت باشووری ئاسیایە بە تایبەت هندستان، دواتر ناوچەی ئەفریقیا و باشووری بیابانی گەورە. ڕۆژی دووشەمەی ڕابردوو بانکی نێودەوڵەتی پێشبینی کرد بەهۆی پەتای کۆرۆناوە 70 بۆ 100 ملیۆن کەسی دیکە ڕوبەڕووی هەژاری توند ببنەوە. ئامار و مەترسیەکانی هەژاری لە دوای سەرهەڵدانی کۆرۆناوە لە کاتێکدا لە دوای بڵاوبوونەوەی هەمان پەتا سامانی 8 سەرمایەداری ئەمریکی لە نێویاندا سەرۆکی ئەنجومەنی کارگێڕی کۆمپانیای زوم ڤیدیۆ بە قەبارەی $1 تریلیۆن زیادی کردووە.